پانۆرامای خۆپیشاندانەکانی ڕۆژی شەممە. لە بەرامبەر گەندەڵی، نەبوونی موچە و سوتەمەنی، خراپی کارەبا و کەمی ئاو خواردنەوە و کێشەکەڵەکە بۆکان، ڕۆژی شەممە 6 ئاب دوای ڕاگەیاندن و ئامادەکاری بۆ خۆپیشاندانێکی سەرتاسەری لە هەرێمی کوردستان لەلایەنەوەی نوێوە. شەممە لە هەولێری قەڵاو منارە، لە سلێمانی، لە بادینان، لە هەڵەبجە، گەرمیان، دەڤەری ڕاپەڕین، هەموو تاکێک، هەموو بە هەڵوێستێک و خاوەن ویژدانێک لەسەر شەقام دەبێت و بۆ داواکردنی مافی خۆی و کۆتایی هێنان بەم بێڕێزی و بێباکیی دەسەڵات. تەقەیەکی زۆر بەسەر خۆپیشاندەراندا کراوە. ئەوەی ئەیبێنن بەردەرکی سەرایە بە گازی فرمێزڕێژ بە تەقا. هەردوو حیزبە فەرمانڕەواکەی هەرێمی کوردستان پێشوەخێت کەوتنە ئامادەکاری بۆ ڕوبەڕووبوونەوەی خۆپیشاندانەکە لەو بەروارەدا. ئامادەکاریەکان بە جۆرێک کرابوون کار لە سەرتاوان نەهێڵن خۆپیشاندانەکە بکرێت و ژمارەیەک لە چالاک و هەڵسوڕێنەرانی خۆپیشاندانەکە دەستگیر کران. سێ پەرلەمانتاری عێراقی لە ڕۆژی خۆپیشاندانەکەدا هێزێکی زۆر بەرەو شار و شارۆچکەکان جوڵێنران و بەشێکیش لە هێزەکە بە جلوبەرگی مەدەنیەوە لە شەقام و بازاڕەکان و ئەو شوێنانەدا بوون کە گومانی ئەوەی لێ دەکرا خۆپیشاندانەکەی تێدا بکرێت. هەر بۆیەم جارە خۆپیشاندەران شوێنێکیان نەبوو تا لێی کۆ ببنەوە، چونکە پێشوەخت هێزەکان ئەو شوێنانەیان گرتە بوو. ئەو هێزانەی خراببوونە ئامادەباشیەوە ڕێگریان لە کۆبوونەوەی 3-4 کەسی دەکرد و بڵاوەیان پێدەکردن. هەر کەسێکیش موبایلی بەدەستەوە بوایە یان دەستگیریان دەکرد یاخود نەیان دەهێشت وێنە بگرێت، تەنانەت نەیان دەهێش ڕۆژنامەنووسان ڕۆماڵی خۆپیشاندانەکە بکەن. ئەمە ژوای کرد جیاواز لە خۆپیشاندانەکانی تر ئەم خۆپیشاندانە کەمترین ڤیدیۆ وێنەی هەبێت. هاوکات لە ڕانیەوە قەڵاتزێ و سەی سادق و چەمچەماڵ و کەلار و هەڵەبجە سەرەڕای بڵاوکردنەوەی هێزێکی زۆری ئەمنی لە وادەی دیاریکراوی خۆپیشاندانەکەدا هاوڵاتیان کۆبوونەوە و دەستیان بە خۆپیشاندان کرد. پاشان هێزە ئەمنیەکان هێرشیان کردە سەریان و بڵاوەیان پێکردن. لە شاری هەولێر دۆخەکە بە جۆرێک بوو نەوەک نەیان دەهێش کەس کۆ ببێتەوە، بەڵکو دژە خۆپیشاندان بەڕێوە براو لایەنگرانی پارتی دیموکراتی کوردستان لە ناوجەرگەی شارەکەدا خۆپیشاندانیان کرد. لە سلێمانیش هەرچەندە ژمارەیەک لە هاوڵاتیان لە بەردەرکی سەرا کۆبوونەوە و تیمی ڕۆژنامەوانی وێزگەنیوسیش گەشتە شوێنەکە تا ڕووماڵی خۆپیشاندانەکە بکەن، بەڵام هەرزوو هێزە سەربازی و جلمەدەنیەکان بە گازی فرمێزڕێژ بڵاویان بە هاوڵاتیان کرد و تیمە ڕۆژنامەوانەکەی وێزگەنیوسیش دەستگیر کرا. ئەمە دیمەنی ئەو هێزە جلمەدەنیەیە
کە لە بەردەرکی سەرا دەیەوێت لە یەکێک لە خۆپشاندەران بدات و بیخات. وەک لە دیمەنەکەدا دیارە، ئەویش بەرگازی فرمێسکرێژەکە کەوتووە و دەیەوێت دوور بکەوێتەوە. هەرزوو لەگەڵ زۆربوونی خۆپشاندەران و کۆبوونەوەیاندا، هێزەکان بەگازی فرمێسکڕێژ هێرشیان کردە سەر خۆپشاندەران کە تیمی وێزگەنیوسیش لەو شوێنەدا بوون و بەرگازەکە کەوتن. هاوڵاتیان دەیانەویست خۆیان لە گازی فرمێسکڕێژەکە بپارێزن و لە شەقامەکە دوور بکەونەوە. زانیار لەبوون نەبیت وەرە کاکە وەرە ئەو غازە کوێرە ئەکا. دوایی چۆڵکردنی بەردەرکی سەرا لە خۆپشاندەران و دوورخستنەوەیان بە گازی فرمێسکڕێژ و دەستگیرکردنیان، تیمی ڕۆژنامەوانی وێزگەنیوس لەگەڵ خۆپشاندەراندا بەرەو مزگەوتی گەورە گەڕانەوە. لە ناکاو لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەوریان دەگیرێت و موبایل و کەرەستە ڕۆژنامەوانەکانیان لێدەسەندرێت و پاشان دەستگیر دەکرێت. ئەوە تا باجم هەیە ئەوە تا باج جێگای ئاماژەیە لە پێش دەستپێکردنی خۆپشاندانەکانەوە. هێزە ئەمنیەکان کەوتن دەستگیرکردنی چالاکان و هاوڵاتیان، بەگشتی زیاتر لە 600 کەسیان دەستگیر کرد کە زیاد لە 200 کەسیان هاوڵاتی خوار 18 ساڵن. بەپێی زانیاریەکان تاوەکو ڕێکارە ئەمنیەکان تاو دەبێت دەستگیرکراوان بۆ ماوەی 1 هەفتە ئازاد ناکرێن.